سڵاوتان لێبێوم کاتتان باش بیلاڕۆفم کاتی ئابووریە ئەم ئێوارەیە ئەم بابەت ئابووریانەتان بۆ باس کرد. حکوومەتی هەرێم دەڵێت پێشنیارەکەیان بۆ بەشی گەنجینەی فیدراڵی لە داهاتی نانەوتی لەسەر بنەمای یاسایی نووسراوە، پێویستە حکوومەتی عێراق وەک خۆی قبوڵی کات. لە پارێزگای سلێمانی بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات یەکەمین دیداری نێودەوڵەتی پەرستاران و کارمەندانی تەندروستی هەرێمی کوردستان و عێراق بەڕێوە دەچێت. بەهۆی داتای هەڵاوسان و بێکاری لە ئەمریکا نرخی زێڕ و زی و بەرز بوونەوە، هێزی دۆلاریش دابەزی. بە پێی داتاکان هەڵاوسان بەرز بۆتەوە بێکاری لەسەر و چاوەڕوانیەکانەوە زیادی کرد. لە کەرکووک خان و زەوی نیشتەجێبوون گرانتر بووە. شارزانی بازاری خانوبەرە دەڵێن بەهۆی باشی ئارامی و ئاسایشی شارەکە و هەروەها خزمەتگوزاریەوە نرخی نیشتەجێبوون زیادی کرد. لە بابەتی موچە دەست پێەکەین ڕۆژ نییە کاردانەوە قسەی نوێ لەسەر بابەتی موچە نەبێ، هەمانش چاوەڕوانن ئایا موچەکان چی بەسەرێ مانگی داهاتووی مانگی حەوت تا کۆتایی ساڵ. ڕۆژی سێشەمە ئەنجومەنی وەزیرانی عێراق کۆبووە، هەموو چاوەڕێ بوون بڕیارێک دەربارەی موچە بدرێ. ئێمە هەر هەفتەی پێشوو باسی و بارودۆخەمان کرد کە بۆ موچە دیاریکراوە و بە چ قۆناغێک هاڕوات هەرواش دەرچوو. دۆسیەی داهاتی نانەوتی هەرێم و پشکی فیدراڵی ئەنجومەنی وەزیرانی عێراق لەبارەوە بڕیاری نەیە، تەنها ئاراستی ئەنجومەنی دەوڵەتی کرد، وتی ئەوە ئیشیەوانە باوان حەلیکرد. ڕۆژی چوارشەمە ژواتە دوێنێ ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانیش کۆبووەتەوە، ناڕەزایەتی لە هێنانە ناوەی ئەنجومەنی دەوڵەت کردووە بۆ یەکلاکردنەوەی کێشەکان. بەڕوونی داوای کردووە پێشنیاری هەرێم بۆ بەشی گەنجینەی فیدراڵی لە داهاتی نانەوتی بکاتە بنەمای یاسایی بۆ چارەسەری کێشەکان، واتە ئەو پرۆپۆزەڵەی کە هەرێمی کوردستان هەیەتی و لەسەر ئەو بنەمایەش پارەی مانگی 1 و 2 و 3 و 4 ناردەبوو بکرێتە بنەما ئەویتە عێراق لە مەولا هەر ئەوە داهاتی نانەوتی هەرێمی کوردستان وەربگرێ، نەک 120 ملیار، نەک 200 ملیار، نەک ئەو بڕە پارانەی کە باسێکن ئەبێ هەمووی بدرێ و دوای لە 150 بدرێتەوە. ئەوان واتە هەرێمی کوردستان ئەڵێ ئێمە بەپێی یاسا ئەممان ڕێخست و پێویستە ئەم بابەتە بەم شێوازە بێت. ئالێرە باسێکی بابەتی موچەتان بۆکەم ئەوەی کە لە هەرێمی کوردستان و بینی عێراقا ڕوئەیە و دوای زانیاریەکان چین. بەپێی ئەو زانیاریانی هەن داواکارەکەی حکوومەتی عێراق ئەنجومەنی وەزیرانی عێراق ئاراستی ئەنجومەنی دەوڵەت کراوە بۆ ئەوەی کەیتر لەسەر ئەو دۆسیەیە کۆبوونەوەی بکە خۆی ڕێک بخە لەبارەیەوە قسێ بکرێت. ئەلێرە بە هەندێک زانیاریتان پێ بڵم لەسەر بابەتی کێشەکانی هەرێم. بێگومان ئێستا کێشەی موچە هی هەرێمی کوردستان بەسراوەتەوە بە دوو بابەت، بابەتی نەوت کەرتی نەوتی هەرێمی کوردستان لەگەڵ داهاتی نانەوتی هەرێم، واتە ڕێک پەیوەست کراوە بە هەردووکی. جا داهاتی یاخود کەرتی نەوتی هەرێمی کوردستانیش نەوتی هەرێم کۆمەڵە کێشەی لە دەور ئەسوڕێتەوە. ئێستا تۆزی ئەمە بێدەنگی لێکراوەڵێ ڕێکەوتنمان کرۆ ئەیکەین و ئاسان و ئەوانە بەو شێوازە نیە، چونکە سیر کرد لە بەرهەمێنان کێشە هەیە. بەپێی یاسای بوجاڵێ بێت 400,000 بەرمی کەمتر نەبێت. بەپێی بڕیاری 550 ئەنجومەنی وەزیرانی عێراق بێ لە هەفتەی حەوت ئەڵێ 280,000 تان هەیە، 50 بۆ ئێمە ئەوی تری بۆ ئێوە. ئێسەڵێن 50مان بانێ چەندتان هەیە بمانەنێ. لە بابەتی هەناردە ئایا عێراق هەناردەیەکا بۆ ناوخۆ بەکارهێنێ و بابەتی کۆمپانیاکان ئەوە کێشێکی زۆر گەورەیە. هەموو ئەوانە حەل بێ ئەمە جارێ حەل نابێت. تێچووی بەرەمێنان لە یاسای بوجە نووسا بوو هاوشێوەی عێراق نەخێر دواتر گۆڕانکاری بەسەرا هات کردیان بە $16 هەموار کرایەوە. ئێستش هەر هەمان کێشە هەیە. لە تورکیا ڕێئەیە هەناردە بکرێ ناکرێ، ئەڵەن کێشەی نیە، ئەڵەن هەیەی 7 مانگی ماوە 8 مانگی ماوە تەواوتیاش درۆ نوشتیش بالۆ لاوە بۆسێ هەر جارێ ئەمانە هەمووی حەل بێ
درۆنێک نازڵە بێ یا لە کێڵگەیەکی نەوت کێشەکە دروستەکات. لەسەر داهاتی نانەوتی ئەمە هینەوت جارێ مزمین کراوە کە داهاتی نانەوتی هەڵکرا اینجا ئەم کێشەی نەوتش سەر هەڵایەتەوە. با بچینە ئەوی تر. داهاتی نانەوتی هەرێمی کوردستان حکومەتی عێراق ئەڵێ با ئەنجومەنی دەوڵەت حەلیکە هێنایەتە ناوە مراوەغەی کاتە. حکومەتی هەرێمی کوردستانیش ئەڵێ نەخێر حکومەتی عێراق خۆت وەرە حەلیکە لەسەر ئەو پێشنیاری ئێمە کردومانە. پێشنیارەکەیان چییە؟ لەسەر بنەمای بەڕێوەبردننی دارایی واتە یاسای ئیداری مالی ژمارە 6 2019 ئەڵێ نووسیمانە پشت بە بودجەی 3 ساڵی 2023 عێراق بەستراوە. هەروە بڕیاری داگای فیدراڵی کە لە 2014 دەرچووە کراوە بە بنەما زۆر دوورن لێ. عێراقیش هەر یانی یاسایی هەیە بۆ ئەم بابەتە ناگاتە ئەنجام. جابا پێتان بڵێم 2025 چی کراوە چی ئەکرێ چەند ڕۆژیشمان ماوە بۆ حەلی ئەم کێشانە. ڕۆژ زۆر بە خێرایی ئەڕوات و دانوستان و گفتوگۆش هێواش و لەسەر خۆیان. با بچینە دواتر لە 2025 ئەمە تەقویمی ساڵی 2025 بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان ساڵێکی شوم بوو. لە یەک دڵنیام خەڵکێکی زۆر یانوو بۆ هیوایی ساڵێکی خۆش بێ و هاوشێوی ساڵانی تر موچە کێشە نەبێ و خام ساڵیش کێشە بوو. ئەمە 12 مانگە مانگی 12 11 ئەم سێ مانگە کاتماوە لەگەڵ 19 ڕۆژی مانگین و بە کۆی گشتی لە ساڵی 2025 111 ڕۆژمان ماوە. چەند موچەش نەدراوە 6. ئەگەر هەموو 18 ڕۆژ جارێکیش موچەیەک بێت لەمڕۆ تۆ پێویستە هەموو 18 ڕۆژ جارێ موچەیەک وەربگری. وەڵای من هەچی هێنام و بردم هەچی هەڵسەنگان نەمکرد نەچووە ئەقڵمەوە مێشکم نەیبڕیکە 18 ڕۆژ جارێ موچەیە دابشکرد. ئەکرێ موعجیزە ڕووبە حەزەکەم 10 ڕۆژ جارێکیش دابشکرێ بەڵام قورسە بۆیە هەر بە ڕوونی دیارە ئەکرێت چەند مانگێکەر بفەوتێ بۆ هاتنی موچەی مانگی داهاتوش ئەگە فشارێکی زۆر هەبێ بۆ پێی سوودانی سەردانی ئەمریکا کە لەوێ کێشەی زۆری ڕوبەڕوو نەکرێتەوە قەنەعەتم وایە ئەگە هەرێم فشارێکی تون بکە موچەی مانگی حوتیش بێت. بەڵام بۆ دوای ئەوە ئیتی کێشمی هەڵبژاردن و دواتر حکوومەتی عێراق ئەبێ بە کاربەڕێکەر و دەسەڵاتی سەرۆک وەزیران نامێنەوە هەتا کۆتای ئەمانە بنێ کێشێکی گەورە بۆ 2026 باال و لاوەستێ ئەگە خوا نەکردەمە هیچ لە عێراقیش ڕوونێ. ئەمە لە بابەتی موچە و بوجە و ئەم بابەتی لە نیا هەرێم و بەغایە بەگشتی هەرێمی کوردستانەڵێ کە نامانێت ئەنجومەنی دەوڵەت ئەمە یەکلاکاتەوە حکوومەتی عێراقەوەی ئەمەیانمانە ئەمە قبوڵکە. با بچینە سەرچی زێڕوزی. لە مامەڵەکانی ئەم هەفتە هی بازاری کانزاکان بە تایبەت زێڕوزی و زۆر لە ژێر کاریگەری کۆبوونەوەکانی داهاتووی یەدێکی فیدراڵی ئەمریکایە کە بڕیارە لە 16 و هەفتەی ئەم مانگە بەڕێوەچێ. بەهۆی بڵاوکردنەوەی داتاکانیش تایبەت بە بەکارهێنەران بە تایبەت بابەتی هەڵاوسان و هەروەها بێکاری لە ئەمریکا کە ئەمڕۆ بڵاوکرایەوە کاریگەری گەوری لەسەر بازاری زێر دروست کرد و بەهۆیەوە زێر سەرەتا دابەزینی تۆمارکرد. بەڵام هەر کە داتاکان بڵاو کرانەوە جارێکتر زێر بەرزبوونەوەی تۆمار کرد زیویش بە هەمان شێوە بە هەمان قۆناغ و بە هەمان شێواز تێپەڕی بوو. ئەمڕۆ هەندێک داتا بڵاوکرایەوە کارگەی لەسەر بازار و بۆرسەکانی جیهان دروست کرد بە تایبەت هەڵاوسان لەسەر بنمای ساڵانە و لەسەر ئاستی مانگانش لە ئەمریکا لەسەر ئاستی ساڵانە تا ئاستێک بەبەرزی ماوەتەوە پێشبینی دابەزینێک کرابوو یاخود کەمتر لەوەی کە ئێستا ڕووبە بەڵام دابەزینی بەخۆ نەبی چکە بابەتی پێنوێنی هەڵاوسان
ئەگەر دابەزێ کە ئێستا 2.9 بۆ ئاستی لە 102 ئەوە بە دڵنیایی و سوودی بانکی لە ئەمریکا دابەزین بەخۆبینێ بەڵام مانەوەی لە 102.9 کێشەیە بۆ دەستکاریکردنی نرخی سوودی بانکی هێشتا ئاستێکی بەرزە چکە ئەکرێ بۆ گەشەی ئابووری ئەمریکا لە 102 هەڵاوسان ئاستێکی گونجاو بێت هەروە لە بابەتی بێکاری پێشبینەکە بێکاری لە ئەمریکا ئەوانەی داوای کارەکەن بێکارن مانگانە زیادە بن بۆ ژماری بێکاران پێشبینەکە 230,000 بێت کە خۆی مانگ پێش 235,000 بوو بەڵام بە پێچەوانەوە گەیشتووە 260,000 زیاتر دوو داتای پێچەوانە هەم هەڵاوسان بەرز بۆتەوە هەم بێکاری کە دژ بەیەکن و یەکێکیان پێمانەڵێ ئەبێ نرخی سوودی بانکی دابەزێنی کە بێکاری زیادی کردووە دانێکتیشان کە هەڵاوسان بەرز بۆتەوە نرخی سوودی بانکی دامەبەزێن ئەمە هەمان ئەو جەدەلەیە کە ترەمپ و پاوڵی ژێکن پاوڵڵی هەڵاوسان بەرزە جارێ نایکەم ترەمپیشەڵە کاکە نرخی گەشەی ئابووری بێکاری پێویستی بۆیە تۆ بیکەم جا چ کاریگەیەکی لەسەر زێڕ هەیە کەمێک زێڕی بەرز کردەوە بە خێرایی پێشەوەی داتاکەم بڵاوبێنەوە زێر دابەزی بوو بۆ $612 $613 مەبەستم 3000 ئەوەنەیە بەڵام دوایی گەیشتەوە $3642 دواتر هاتەوە $620 $25 بەگشتی لە مانگی نوێە کە هاتوونەتە مانگی نۆ ئۆنسەی زێر لە نێوان $3600 بۆ $3674 مامەڵی پێوەکراوە بە تەنها داتاکانی هەڵاوسان و بێکاری یاخود داوەزینی نرخی سوودی بانکی کاریگەری لەسەر ئەوە نییە زێر دابەزینی گەورە بەخۆی بینێ یا بەرزبوونەوەی زۆر گەورە بەخۆی بینێ کۆمەڵە فاکتەری زۆر هەن کە کاریگەریان لەسەر بەرزبوونەوەی زێر هەیە سوودی بانکی هەر بە تەنها لە ئەمریکانە لە ئەوروپا لە یابان لە وڵاتانی تر گریمان ئەمە یەکێک لەو کارەکان بابەتی بازرگانی جیهان بەهۆی تاریفەی گومرکی دۆناڵد ترەمپەوە بە شێوازێک گۆڕانکاری بەسەرا هاتووە قۆناغێکی نوێی لە بازرگانی جیهانیا دروست کردووە ئەوەی کە پێوترا بازرگانی ئازاد نەمانی سنوورەکان بۆ بازرگانی نەماوە سنوور بۆ بازرگانی دروست بۆتەوە کەمە قۆناغێکی نوێی ئەکرێ کۆتایی بێنێ بەو سیستەمی بازرگانی کە 70 ساڵ لە جیهانە پەیڕەوەکرێت کە دامەزراوەی یاخود ڕێکخراوی بازرگانی جیهان سەرپەرشتیەکە ئەکرێت کۆتایی بەو سیستەمە بێنێ بانکە ناوەندیەکان هۆکارێکی ترن بەردەوامن لە کڕینی زێر چونکە بارودۆخی ئابووری جیهان هەڵەسەنگێن ئەزانن چی ڕوئەیە جەنگ و ئاڵۆزیەکان با لەولاوە بۆستێ گەشەی ئابووری جیهان با لەولاوە بۆستێ کە سندوقی نەق دەڵێ پاشەکشە بەخۆ بینێ بڕی زێڕی ماوە لە نێو پێکهاتەی زەویە کە کەمتر لە 120 زێر ماوە لە نێو پێکهاتەی زەویە لە 180 دەرکراوە دراوی کاغەز ئەوەی کە ڕۆژانەیمە بەکارێنین خەریکەی تر کۆتاییەت چ دراوە ئەلکترۆنیەکان چه حساباتی بانکی چ سیستەمی ئەلکترۆنی چه کریپتۆکەرەنسیەکان چ زێر فشاری زۆریان لە سەرێتی ئەیانوێ کۆتایی بەم بابەتە بێنن کە لە 73ەوە بۆتە بابەتێکی گرنگ لە نێو پرۆسەی ئابووری و دارایی و نەختینەی جیهان ئەوە کڕینی چینیش بۆ زێر با هەر باز نەکرێت کە ساڵانە چین بەلایانی کەم و 200 بۆ 250 ملیار دلار زیادەی هەیە لە بوجە ئەگەر نە یا بەزێر یا بەچی بابەتی بەهای دراویش با لەولاوە بۆستێ کە ڕۆژ بە ڕۆژ دراوە گرنگەکانی جیان بەهای خۆیان لە دەستێن جێگرەوەیانە بێت چی بێ بێگومان لە زێر باشتر دەست ناکرێت با بچینە سەر زیو بە خێرایی ئەگەری هەیە زێر بۆ ئایندە بەرزبوونی باش تۆمارکە لە کۆتای هەندێشتان پێڵم لەسەر بەرزبوونی ئۆنسەی زیوش لە نێوان 40 بۆ 42 دلار ئەم مانگی نوێیە مامەڵی پێوە کراوە چەند هۆکارێکی کەمتر هەیە کەواکەن زی و بەرز بنەوە بەرزبوونەوەی نرخی زێر واکە زیش بە دوای خۆیان ڕاکێشە چکە لە پیشەسازی خشتڵی ئاڵتونەوەی بۆ جوانکاری بەکارێت زی و بەکارێتەوە و هەروە لەوەتەی هەن ئەو برا گەورە و ئەم برا بچووکە پیشەسازی وزەی خۆری ژێسە بەشێکی سەرەکی پشت بە زی و ئەبەستێ لەگەڵ پیشەسازی ئۆتۆمبیلی کارەبایی و هەندێک بابەتی تر لە بابەتی پزیشکیوانەشا زۆر بەکارێ بەڵام بەو ژمارە و خەبارە گەورە نییە بەو تەڵەبە گەورە نییە کە لە سەری هەیەی بۆیە پێشبینی بەرزبوونی زیوەکرێ بەڵام هاوشێوەیەوە کە بۆ زێڕەکرێ نەخێ بەگشتی بابچینە سەر چارتێکێ ئەمێ پیشانتان بم ئەوەی بە زێڕەکرێ بە زیو ناکرێ ئەمە نیشاندەری زێر و زیون ئەم شینە زێرە ئەگە سەرنجبن بەرزبوونەوەکانی زێر ئەگە دابەزی و تۆمار کرد زۆر بە خێرایی تیپەڕاندوێتەوە یاخود بەرزبوونەوەی هەبێت لە ماوەیەکی کەما جایتە بەرزبوونەوەی نوێی تۆمار کردو سەرنجبن لەکوێ ئەیبینی لەکوێ هاتوو بۆ کوێ بەڵام زیو نەک تەنها ئەم دوو جارە بەڵکو لە ساڵی 1970 شۆبی هێنی سێ-چوار جاری وای هەبوو بۆ نمونەمە 2011 50 سنتی $50 بەخۆ بینی و ئۆنسێک ئەمە ئێستەشە کە گەیشتۆتە نزیکەی $41
70 سنت 80 سنت هێشتا لە 2011ەوە نەیتوانی و ئاستێکی نوێتر تۆمارکە واگەر تۆماریشکە زۆر بە خێرایی ئەشکێتەوە گە سی ساڵی 2011 و 12 بکەن ئەو فترەی تر داوەزینی زۆر گەوری بە خۆبینە بێگومان لە ساڵی 1970 ژوا بوو ساڵی 1970 گەیشتە نزیکەی 35 دلار 36 دلار بە نزیکەی 31 ساڵی ویست ئەو خەڵکێکی کە کڕی بووی بچێتەوە قازان جا بچێتەوە مای خۆی 31 ساڵ تەمەنێکە بۆیە ئەو جیازێ لەگەڵ زێڕێم شێمێڵین زێر لە پێشترە هەتاکوزی و لە کوردستانیش تەپوتۆزێکەیە لەسەری نرخێکی زۆر گرانترە لە ئاستی گیانی کە لە پڕ ئەم نرخە لێبێتەوە ئەگەر تۆ کڕیبێتت قابلی ئەوە بێ زەرەری تیابکی لە بابەتی زێڕە هەموو ئاماژەکان دامەزراوە گەورەکانی جیهان جێپی مۆرگان سیتی زۆربەی بانکە گەورەکانی جیهان ئاماژە بەرزبوونەوەیەکە سیتی بانک ئاماژێکی دابەزینی کردەوە بەڵام پێناچێ پێشبینێکی زۆر بە هەند وەربگیرێت ئەمە بابەتی زێڕوزی با باسی ڕووداوێکی گرنگتان بۆ بکەم لە سلێمانی لە پارێزگای سلێمانی با سپۆنسەری دەستگای میدیای کورسات سپۆنسەری میدیایەتی یەکەمین دیداری نێودەوڵەتی پەرستاران و کارمەندانی تەندروستی هەرێمی کوردستان و عێراق بەڕێوەچ دیدارەکە دوو ڕۆژە خانێت و بۆ یەکەمین جارە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق چالاکێکی لەو جۆرە ڕێک بخرێت یەکەمین دیداری نێودەوڵەتی پەرستاران و کارمەندانی تەندروستی هەرێمی کوردستان و عێراق چەندین کۆمپانیا و کەسایەتی ناوخۆیی و نێودەوڵەتی بەشدارە بنتیایە و چەندین چالاکی و پانێڵ و سیمپۆزیۆم و سیمینار لە خۆگرێ کە بێگومان شارەزایانی کەرتی تەندروستی بە تایبەت بابەتی پەرستاری و کارمەندانی تەندروستی لە خۆگرێت سلێمانیش پێگەیەکی گرنگی تەندروستی هەیە لە ناوچەکە بە تایبەت لە سەراستی عێراقیش کە ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە لە پێشخستنی کەرتی تەندروستی و لە ماوەی ڕابردووە لە سەراستی عێراق پلەی یەکەمی هەبوو لە خزمەت گوزارێت تەندروستەکان و ڕۆژانەش لە سلێمانیە بینین خەڵکێکی زۆر لە شارەکانی ترەوە دێن بۆ چارەسەری تەندروستی لە سلێمانی لەگەڵ دکتۆر سەرخێڵ ئاراس یاریدەدەری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی لە سەرم بابەتە گفتووەکەم کاکتۆ بەخێر بن ئەم دیدارە نێودەوڵەتیە چ سوودێکی بۆ سلێمانی و کەرتی تەندروستی لەم ناوچەیە بێ زۆر سوپاس سێوارەتان باش ژێوارەی مەڕستان و بینەرانی کەناڵە جوانێکی کورسات باش وەک ئاشکرایە یەکەم دیداری نێودەوڵەتی کە بۆ کارمەندان و پەرستارانی کورد دەکرێت و لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لە شاری سلێمانیە وە ڕۆڵ و گرنگێکی بەیاخێکی زۆر زۆر گرنگی هەیە چکە ئاشکرایە کارمەندان و پەرستارانی دامەزراوە تەندروستیەکان بنچینە و ئەساسیاتی هەموو دامەزراوە تەندروستیەکان کە یەکەم حەقلی بەرکەوتنی نەخۆشن دیارە ئەم دیدارانە هەم بۆ بەرەو پێشچوونی زانستیە هەم بۆ بەرەو پێشچوونی پیشەی ئەکادیمی و هەروەها ئەو پیشەگەریەیە کە کارمەندان و پەرستارانی ناو دەستگا تەندروستیەکان هەیەە دیارە ئەم با بڵێن تێکەڵ بوونە لەگەڵ دنیای دەرە و لەگەڵ وڵاتانی چواردەور و دەرەوانێ و ئەو بەشداربووانەی کە لە دەرەوە یەنە میوانە بن و پانێڵیانە بێ و سیمیناراتیانە بێت و وەرکشۆپیانە بێ گرنگێکی زۆر زۆر باشی هەیە هەم لە بواری تەندروستی هەم لە بواری و تێکەڵاوبوونی کۆمەڵگای و هەم لە بواری ئەبدەیت و بەرەو پێشچوونی کارمەندانی ئاستی سلێمانی لە ڕووی تەندروستیەوە چۆنەوە بە تایبەت ئەم دیدارەش دەتوانێت چ ڕۆڵێکی بێ لە پێشخستنی ئەو ئاستی سلێمانی بەڵە بەدڵنیایەوە ناوچەیەکی گرنگ یاخود زۆنێکی گرنگی تەندروستی و سەحی لە ناوچەکە بەڵێ بەدڵنیایەوە خۆش بەڕێزتان ئاماژەتان پێکرد تەندروستی لە شاری سلێمانی و لەم زۆنەیە بە تایبەتی لە سلێمانی و هەڵەبجەیە بە شایەتی و هەموو دەستگا با بڵێن جیهانیەکان و ڕێکخراوە تەندروستی جیهانیەکان و حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستی عێراقی ئاستی سلێمانی لە ئاستێکی زۆر باڵایە یعنی مانگ نییە داتای پێویەک یاخود ڕێکخراوێکی جیهانی ئەمەی پێشڕاست بەدڵنیایەوە ڕێکخراوی تەندروستی جیهانی ساڵی پار ئەوە بوو ناسانی کرد کە ئاستی تەندروستی لە شاری سلێمانیە لە چاو شارەکانی تر عێراق لە پلەیەکەمایە بۆ چەندی خەڵاتی هەم نێودەوڵەتی هەم ناوخۆی عێراق هەم هەرێمی کوردستان لەم شارەیە بە پزیشکان و کارمەندانی ئەم دەڤەرە درراوە
و ئەو خزمەت گوزاریانەی کە ئێستا هەیە لە شاری سلێمانی و لە دەوروبەریا بە تایبەتی سلێمانی و هەڵەبجە لە ئاستێکایە کە لە زۆربەی زۆری شارەکانی ترەوانە پەنا بۆ شاری سلێمانیە بن وەک ینی ئەوە سەیری نەخۆشخانەکانی ناو شاری سلێمانی بکە زۆربەی زۆری پسپۆڕیە وردەکانی تێ بۆ بە پسپۆڕی وت بەڵگەشت بووە سا کۆندامی نەخۆشخانەی کۆندامی هەر سوچگەر یەکەم نەخۆشخانەیە لە ئاستی عێراقا کە نەخۆشخانێکی بۆ جۆرە هەبێ و نەخۆشخانەی هیوا و خزمەتە گەورەکات وەروە نەخۆشخانەکانی تیژ بە هەمان شێوە نەخۆشخانەی شار و هەموو نەخۆشخانەکانی تر دیدارە چ ڕۆڵێکی بێ بۆ پەرستاران و کارمەندانی تەندروستی دوو جۆر کارمەند و پەرستایی تەندروستیوانەوانن کە هەن خزمەتەکەن چ لە کەرتی حکومی یاخود تایبەت ئیشی خۆیانیان دەستکەوتەوە بەڵام بەشێکی زۆریشیان بێ ئیش و بێکارن هیچ پەنجا خاتە سەرم برینە لەم دیدارەیە کۆمەڵێک شەریکات و کۆمەڵی کۆمپانیاین هەم ناوخۆی هەم دەرەکی تێدایە کە لێ ڕەنگە ببوونی ئەوانە چەندین دەرفەتی کار بۆ ئەو بەشێک لەو پەرستارە ناڵێن هەمووی بەشێک لەو پەرستار و کارمەندانی تەندروستیا دەرفەتی کاریان بۆ بڕەخسێ و هەروەها ئەمە ڕێگەمارەزێک وایە بەڵێ هەم پێشانگایشی تایە هەم شەو کۆمپانیا و شەریکاتانی کە ئەم سپۆنسەر بوون هەن بەشدار بوون لە ناو کۆنفرانسەکەیە توانن لێوێ بسەرن هەلی کاریانەیە لەوێ ئەو کارمەندان و پەرستارە بە ڕێزانێک کە سەردانیەوەکەن لێوێ بە پێویستی و کۆمپانیا و باڵێن دامەزراوە تەندروستیانە CV پێشکەشکەن و توانن خۆیان لێوێ بۆ ئەو مەبەستا دەرفەتی کار بڕەخسێنن و دەرفەتی کارێکی گرنگی ئەم جۆرە کۆنفرانسانە ئاشناکردنی پەرستاران و کارمەندانی تەندروستیە بە گیانبینیکی دەرەوە ئێمە هەر لەو قاڵبیان نەبین کە بۆ نمونە پەرستارە بێ کە لە ناو شاری سلێمانیە تەخەڕوجیگە لە ناو شاری سلێمانیە دامەزێ دەر هەوڵێک هەبوو لە چەند هەفتەی ڕابردووە کە من کۆمەڵێک پەرستار لە شاری سلێمانیەوە برێتە بەسڕە کە لە نەخۆشخانەیەک لەوێ کۆمەڵە دەرفەتی کار لە بریۆی کرێکار مسعەف و پەرستار و کارمەندی بیانی و هندی بێن سود لە ئەزمموی شارەزایی پەرستارانی هەرێمی کوردستان وەرگێت وەروەها چەندین هەوڵی تر هەیە کەم پەرستار و کارمەندانە لە شوێنەکانی دەرەوەی بۆ نمونە دەرەوەی وڵاتە ئەوروپیەکان سود لە ئەزممویان وەرگن بەڕاستی پێ بڵم پەرستاران و کارمەندانی ئێمە بە هەموو توانازانستیەکانیانەوە تاقەیەکی زۆر باشیانەیە و چیلێکی زۆری گەنجیشمانەیە کە ئێستا بۆ نمونە خەڕوجیان کردو لە زانکۆ پەیمانگاکان بەڵام دەرفەتی کاریان بۆ نەڕەخساوە کە ئەمە ژواکە لە ڕێگەیەوانێ ئەم پەیوەندیانە دروست بێت ئەم هاتوو چونە لە نێوان وڵاتان و لە نێوان پسپۆڕەکانە دروست بێ شتێکی تریشەوێ دەرفەتە ئەڕەخسێنە بۆ پسپۆڕی وەکو چۆن لە بواری پزیشکیا پسپۆڕی وردمانەیە ئێستا گیان وای لێ هاتووە لە بواری تەندروستیا پسپۆڕی وردی شەبێ بۆ پەرستاران ئێستا چەندی کارمەندمان هەیە لە پسپۆڕی وردی هەیە لە بابەتی مناڵی مەسەڵەن خودە شەر هەروە بۆ نمونە لە چاودێری چڕ هەروەها لە مناڵ و ژنان و مناڵبوونا ئەمانە هەنی ئەو پسپۆڕی وردانن کە وردە پەرستاران بۆ برانچانە ئەچن و وردەوەیان لێ لەگەڵ زانست و تەکنەلۆژیای نوێ ئاشنا بن و بتوانن پەیوەندی ویان هەبێت کە بتوان دەرفەتی کار بۆ خۆیان بڕەخسەن دەستبێنەوە دەستپێکانە بەڵێ سبێنێ یەکەم ڕۆژی کۆنفرانسەکەیە و ڕۆژی شەمەش پانێڵ و سیمینارات و با بڵێن ئەو وەرکشۆپانەیە کە لە کۆنفرانسەکەیە پێشکەشەکرێت لەگومان کورسات سپۆنسەری میدیایە چارەکەەکانە گوازێتەوە سپاس بۆ بەڕێز دکتۆر سەرخەڵارە یاریدەدەری بەڕێوەبەری گشتی زۆر سپاس لەگەڵبان باسێکی کەرتی خانوبەرەتان بۆ بکەم لە کەرکووک بەهۆی باشبوونی دۆخی ئارامی و ئاسایشی پارێزگای کەرکووک ناوشاری کەرکووک گەروە ئەو پرۆژە خزمەت گوزاریانی کە لەوێ ئەنجامەدرێت نرخی زەوی و یەکەی نیشتەجێبوون چ خانوو چ زەوی بێ بەرز بۆتەوە ئەمە لە تەواوی گەڕک و شوێنە جیاوازەکانی کەرکووک بەشێکی شارەزایانی بازاڕی خانوبەرە لە کەرکووکەڵێن ئەم بەرز بوونەوەیە بە شێوازێکی ئاسایی ڕوویە و پێیوەستە بەوەی کە شارەکە ئێستا بۆتە جێی سەرنجی خەڵک و دانیشتوانەکەی خۆی کە ئەیانێ زیاتر لەوێ نیشتەجێبن لەبەر ئەو بارودۆخە باشی ئێستا لە پارێزگاکە بوونی هەیە. کەرکووک بە قۆناغێکی نوێدا تێپەر دەبێت و شارەکە گۆڕانکاری گەورەی لە بواری ئابووریدا بە خۆیەوە بینیوە. گۆڕانکاری ئابووریەکان لە کەرکووک گۆڕانکاری گەورە و بەرچاون لە ئەنجامی ئەو گۆڕانکاریانەشدا
نرخی خانوبەرە و زەوی ڕویان لە هەڵکشان کردووە. بە پێ و داتانی کە هەمانە لە مانگی یەکی ئەم ساڵەوە تاکو مانگی نۆ لە هەموو گەڕەکەکان هەم لە گەڕە کوردەکان هەم لە گەڕەکە عەرەبیەکان خان و زەوی بەرز بۆتەوە و کڕن و فرۆشتنێکی باشی تێکرێەوە خەڵکی غەریب کە پێشتر هاتچۆی ئەم شارەیانە کرد بەڵام کڕینیان لەم شارە ناکرد ئێستاکە دڵخۆشکەرێکەوە دێن لەم شارە خان و ئەکڕن زەوی ئەکڕن بابەتی بازرگانی ئەکڕن بۆی کە ئیتر ئایا بۆ لایەنی خێر بێ یا بۆ هەر لایەنێکی تر بێ. هاوڵاتیانی کەرکووکیش بەڕوونی هەست بە دەرەنجامی و گۆڕانکاریانە دەکەن و پێیان وایە پەیڕەوکردنی سیاسەتێکی هاوسەنگ و ژیرانە لەلایەنی داری ئێستای کەرکووکەوە کاروانی ئەودانی شارەکەی بۆ پێشەوە بردووە. زۆربەی گەڕەکەکانی شۆرا و قیرتاو کراوە یاخود بە شێوەیەکی تر سەب کراوە ئەمە شەگەڕێتەوە بۆی کە نرخی خان و لە منتخە کوردیەکان لە گەڕەکە کوردیەکان نرخی بەرز بێتەوە. شاری کەرکووک بەهۆی ئەمن و ئەمانەتەوە خەڵک توانای ئەوەی هەیە کە خانوو بکرێت یاخود خانوو بفرۆشێ بە بۆنێ و هۆکارەوە ئێستاگە خەڵک زیاتر ڕووی کردووە لە خانوو کڕین و خانوو فرۆشتن و عرضکردنەوەوانە. حاليا والله الكركوك زينة يعني من ناحية الأمان وخدمات خاصة تنظيف. لە ئێستادا دۆخی کەرکووک زۆر باشە لە ڕۆی ئەمنی و ئاوەدانکردنەوەشەوە جگەلەوەی هەموو پێگاتەکان هەست بە دڵنیایی و پارێزراوی دەکەن. ئەو پرۆژانە ئیدارەی ئێستای کەرکووک ئەنجامی دەدەن بۆتە هاندەرێک کە هاوڵاتیان زەوی بکردن و خانووی نوێ دروست بکەن یاخود خانووەکانیان نۆژەم بکەنەوە. بەهۆی گۆڕانکاری ئابوووریەکانەوە نرخی خانوبەرە و زەوی لە کەرکووک بەرز بوونەتەوە. ئەو بەرزبوونەوەیەش هەموو گەڕەکانی شارەکەی گرتوۆتەوە بە بێ جیاوازی. پێشبینیش دەکرێت لەگەڵ بەرەو پێشچوونی زیاتری خزمەتگوزاریەکان نرخی خانوبەرە و زەویش لە کەرکووک زیاترش بەرەو هەڵکشان بچێت. بەردەوامی هەوڵەکانی ئیداری کەرکووک بۆ خزمەتکردنی کەرکووک بە بێ جیاوازی شان بەشانی و ئارامی لە شارەکە جێژیرە دوو هۆکاری سەرەکین بۆ بەرزبوونەوەی نرخی خانوبەرە لە کەرکووک. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک. لەگەڵ شڤار فەلاح خاوەنی نووسینگەی خانوبەرە لە کەرکووک لەسەر بابەتە هەندێک قساکەم زانیاری باشتر ماباتێ لەسەر نرخیەکەی نیشتەجێبوون لە پارێزگای کەرکووک. کاک شڤان سڵاو لێبێ، بارودۆخی بازار چۆنە؟ نرخی خانوبەرە چەند بەرز بۆتەوە بەراورد بە ساڵی ڕابردوو؟ خانوویەکی 200 متری چەند نرخەکەی زیای کردووە؟ سەرتا سلااو بکەن کورسات و سلااو بۆ ئێوە سوپاس بۆم دیدارە. وڵاهی بابەتی کەرتی خانوبەرە ئێمە ئەم ساڵ جێگەی دڵخۆشیە لەو تەوقعایە بوون کە بەم شێوازە بەرزەوە بێ. ئێمە ساڵانە داتای خۆمان هەیە و ئەو داتایانە پیشانەدا کە ئەم ساڵ لەگەڵ ساڵانی ڕابردوو چەندێک بەرزەوە بووە. ئەم ساڵەگەر باسکەین لە مانگی یەکەوە تاکو مانگی نۆ لە ساڵی ڕابردوو ئێمە داتایمان نابوو 46.3 لە سەرجەم کەرتەکان دەڵەکان بەرزەوە بوو. بۆ نمونە لە زەوی دەرەوەی شار لە موڵی بازرگانی لە پرۆژەی نیشتەجێبوون لە هەروەها لەو زەوی و خانوونی کە لە خودی ناو شارن. و ئەم ساڵ ئەو داتایە تاکو ئێستاکە وە بەرزترشەوە بێت تاکو مانگی 12 تا تاکو 2026 یەکی 2026 تاکو ئێستاکە لەو ڕقەمەی کەلامانە کە ساڵی ڕابردوو 46.3 بۆ ئێستاکە بۆتە 52.7 کە 6 پوین شتێک زیاتر زیادی کردووە. هێشتا سێ مانگی ساڵیشمان ماوەتەوە. بەڵێ بە تەکیدیان هێشتا کە ئەو سێ مانگەمە و ئێمە لەو قەنەعەتین کە لەم سێ مانگەی داهاتوو زیاترش بەرزەوە ئەبێت. باشە ئەمە هۆکار چییە؟ تەڵەب زیای کردووە یا عەرز کەمە بەگشتی؟ خۆی کۆمەڵێک هۆکارێ بەڕاستی ینی ئێمەگە لێرەوە باسی کەین هۆکارێک ئەوەیە کە بەڕاستی ئەم ساڵەوە ئەم نۆمانگە خزمەتگوزاریی زۆر هەیە لەم شارە ینی هەم لە بابەتی ڕێگەوبان لە بابەتی ئاوڕۆ لە بابەتی کارەبا پێشتر لە ساڵانی ڕابردوو کۆمەڵە کێشەی زۆرمان هەبوو ینی بۆ نمونە کێشەی کارەبامان هەبوو گەڕێک هەبوو کێشەی چەند ساڵێ بوو کێشەی مەحاویلەی هەبوو گەڕێک هەبوو کێشەی ئاوی هەبوو ینی هەموو ئەم کێشانە وای کردبوو کە خەڵک ڕووی تێ ناکرد. بەڵام ئەم ساڵ ئەوە ئەم نۆمانگە بە تایبەتی هەموو ئەم بابەتانە چارەسەر کران ینی
هیچ کێشەیە لەمان نەما وە خەڵکیش خۆت دەزانی کاتێک کە زەبوون کە کڕیارێک لە خودی ناو شارەکە بێ یاخود لە دەرەوەی شارەکە بێ خەڵکی شاری تر بێ کە دێتە ناو ئەم شارەوە ئەبینێ لە هەر کوچە و کۆڵانی یاخود لە هەر دەواازەیەکی شاری کردکەوە ئەبینێ خزمەت گوزاری هەیە وا کاری لێ ئەکرێ وا ڕێگەوبان چاکرێ وا پر دەکرێ و هەموو ئەمانە هۆکارێکم بووی کە زەبوون بێت و لەم شارە دابنش ینی من ئەگەر نمونێ بچووکت بۆ بێنمەوە ئێمە ئەم ساڵ نزبەیەکی زۆر لە خەڵکی جنوبەوە کە خەڵکی بەغایتی هەیە کە خەڵکی بەسڕا هەموو ئەمانە پێشتر ڕویان زۆر لە هەولێر ئەکرد یاخود لە سلێمانی ئەکرد بەڵام ئەم ساڵ و ئەم نۆمانگا بە ڕێژێکی زۆر تەڵەبێکی زۆر پرسیاری ویستمەوە کاکشمان کڕیاری دەرەوەتان هەیە یا هەر لە ناوخۆی پارێزگاکە کڕیار و فرۆشیار هەن پێشتر هەبوو بەڵام ئەم نۆمانگە زۆر زیاتری کردووە ئەو بابەتە کە کڕیارێکی زۆر لە جنوبەوە دێن و لە شاری کەرکووک لە هەموو گەڕەکان هەم لە گەڕەکە کوردیەکان هەم لە گەڕەکە عەرەبیەکان بەبێ جیاوازی کڕین دەکەن ینی لە ئێستاکە لە هەولێر و سلێمانیش خەڵکمان لایە کە دێنە شاری کەرکووک ئەگەر لەوێش خانوویانە بێ حەزەکەن لەم شارە خانوویگانە بێ بەهۆیەوەی کەوا خزمەتگوزاری هەیە هەنێک هەیە ئەبینێ کە لەم شارە بەم شێوازت پێشکەوتن بەخۆیەوە ئەبینێ باش کاکشمان لە داهاتووە بۆ نمونە خانوویەکی 200 مەتری لە گەڕێکێکی ئاسایی خانوویەکی ئاسایی زۆر مواسەفات ناوە لە گەڕێکێکی زۆر ڕاقیش نەبێت بەڵام لە گەڕێکێکی ئاسایی نرخی چەنە خانوویەکی دووقاتی 200 مەتری بەڵێ ئێمە دوو جۆرمان هەیە جۆرێکمان هەیە تاپۆیە جۆرێکشمان هەیە کە زەویەکی زەوی کشت و کاڵی پێلن ئەوەی کە تاپۆ بێ بە حیسابی مەتر ینی ئەی خەملێنین ئەوەیە کە مەترمان هەیە لە مابینی 650,000 بۆ 750,000 بۆ 900,000 ئەڕوا واتە خانومان هەیە 200 مەترێکی دووقات یاخود بابرین یەقات 200 مەترێکی یەقات دەگەر تاپۆ بێت ئەڕوا تا 250 میلیۆن 300 میلیۆن 350 وەڵامڕاکێش پێوتم کاکشوان لای ئێوە مامەڵە بە دینارەکرێ بۆ کڕینی خانوو لای ئێمە هەموو مامەلەیەک ینی هەیە بە دولار بەڵام ئەغلبیە و زۆربەی بە دینارەکرێ بڵێ باش ئەی سەبارەت بە زەوی ئێستا لەکوێی کەرکووک زەوی نیشتەجێبوون هەیە بێ خەدەمات یا خەدەماتی هەبێ نرخی 200 مەترێکی ئاسایی زەوی بە چەنە زەوی وڵاهی زەوی زۆر هەیە زەویمان هەیە بە خەدەماتەوە بە کام لە تەن بۆ نمونە هەیە بە 20 میلیۆن بە 25 میلیۆن لە کۆمەڵی گەڕەکی کوردیمانەیە وەکو شۆرا و سۆنەگۆلی و سێکانیان و ئەم گەڕەکانە بەڕاستی خواستێکی زۆری لەسرە هەم ینی لە هەموو ڕوویەکەوە خەدەماشی زۆری بۆ دێەوە لەوێ زەویەکی 200 مەتری دەسەکەوێت بە 20 میلیۆن بە 25 میلیۆن دیناری عراقی بە 30 میلیۆن دیناری عراقی ینی خەڵکێک ئەتوانێت مەسەلەن بۆ نمونە بە 25 میلیۆن دینار بیکڕێ و زۆر باسانی خانوویەکی تێدا بنیاد بنە ئەمە لە بابەتی زەوی کشتتوڵی بەڵام لە تاپۆیە ئەگۆڕێ چکە زەوی تاپۆمان هەیە 200 متر لە گەڕێ کوردیەکان بە 180 میلیۆن بە 170 میلیۆن تەنها زەویەکە 150 میلیۆن حسب لۆکیشن و موقع زۆر گرانمان هەیە کە ڕێگەی بەغامان هەیە زەویمان هەیە 200 متر ئەگاتە تقریبا 400 میلیۆن 450 میلیۆن 500 میلیۆن سەبارەت بە بابەتی تیجاری نرخی یەکی تیجاری ئەوانە چۆنە ئەوش بەرز بۆتەوە وەکوێی کەرکووک ئێستا زۆر بەڕبوو بۆ مەعاملەی زۆر تیاکی و قازانجی باش بڵێ وڵی بابەتی ینی مڵکی تیجاری یاخود زەوی بازرگانی با بڵین هەموو گەڕەکەکان هەم گەڕە کوردیەکان هەم گەڕەکە عەرەبیەکان بەرزەوە بوو بەڵام ئێمە چەند لۆکیشنێکمان هەیە کانی ئەو لۆکیشنانە هەردەم لە بەرزبوونەوەیان ئێمە ڕێگەی بەغامان هەیە شارە قودسمان هەیە ئەم شۆرجەمان هەیە ڕەحیماوەمان هەیە ئەم گەڕەکانە بەڕاستی هەردەم لە بەرزبوونەوەیان و مڵکی بازرگانی لەو شوێنانە هەردەم بەرزەوە بێ ینی من وەک لە بیدات ئاماژەم پێکرد پار لە مڵکی تیجاری 8.2 بەرزەوە بوو لە 23 بۆ 24 بەڵام ئەم ساڵ بەرزبوونەوەکە ینی تا ئێستاکە تقریبان گەیشتۆ تا 12.2 بەڵام ئێمە هێشتاکە تەقیمی تەواو نالین هەتاکو نەگاتە مانگی 12 لە بەرەو سێ مانگە داتاکەن بە تەواوی تەکمیلا بێت
کاکشبانجا خۆ خەڵکە چێ لە دووبەی کاکڕێ هەرەونە قازانجەکە فەرموویستە قسێ بکەیت واللهی بەڵێ عفۆن خۆی بابەتی کەرکووک ینی من هاتم ئەوە ئاماژەی پێ بکەم الحەمدوللا ئێمە شتێک هەیە کە ئەبێ لەبیری نەکەین سوپاسی ئیدارەی نوێی کەرکووکەکەینەوە بەڕاستی لێرەوە سوپاسی بەڕێز کاگڕێبوارتەهاکەین بەڕاستی دەورێکی گەوریان هەبوو لەم شارە دەورێکی لە هەموو کەرتەکان ینی لە ئێمە ئەگەر کەرتی خۆمان باسین کە کەرتی خانوبەرەیە ینی بەڕاستی خەڵکێکی زۆر مستەفید بووە نەک تەنها ئەو خەڵکی کە خەڵکی شاری کەرکووکە بەڵکو ئەو خەڵکانی کە لە جنوبن یاخود لە هەولێرن یاخود لە سلێمانی تەنانەت مستەسمرش یعنی ئێمە کۆمەڵێک مستەسمرمان هەیە ساڵانی ڕابردوو نیانەوێرە یاخود نیانەتوانی بێنە ناو ئەم شارەوە ئیستثمارکەن بەڵام الحەمدوللا ئەم ساڵ هاتوونە و لەم شارە پرۆژە ئەکەنەوە وە پرۆژەکانشان هەمووی سەرکەوتووە و خەڵکش لیانەکەمە جێگەی دڵخۆشیە بەڕاستی کاکشوا من زۆر چێژم لە گفتووەکەمان بینی بەرچاوڕوونی زۆر باشیان لەسەر کەرتی خانوبەری شەڵا کاتی تریش لەگەڵ تابین بۆی هەڵسەنگانی تاو بکەین بە تایبەت نزیک بوونی لە کۆتایی ساڵ شوان فەلا خاوەنی نووسینگەی خانوبەرە لە کەرکووک زۆر سپاس کە لەگەڵمانە بوو باسی لەوە کرد کە لە 150 زیاتر تەنها لەم نومانگای نرخی زەوی و یەکەی نیشتەجێبوو لە کەرکووک بەرز بۆتەوە خەڵکە چێ بۆ دووبێ یەکرێ لە 112 و 13 و 15 ئەوانە خێریتە بەڵا کەرکووک بۆ بەرهێنانێکی باشی تیا لە خانوبەرە دیاری وادانم هەر ئەو بازاڕی ئاوا گەشاوە بێ ڕامان پامنێری کورسات نیوز لە هەولێر بە دوواداچوونی کرۆ بۆ هەندێک بابەت لەسەر شەقامی 150 مەتری هەولێر هەرچەندە شەقامی 150 مەتری شاری هەولێر لە 7 ساڵی ڕابردوو وەک یەکێک لە استراتیژیترین پرۆژەکانی پایتەختی هەرێمی کوردستان باسەکرا بەڵام هاوشەوی پرۆژەکانی دیکە بەشێکی ئەو پرۆژەیە بە تەواو نەکراوی بەجێ هەڵدرا شەقامی 150 مەتری شاری هەولێر لە 7 ساڵی ڕابردوودا وەک یەکێک لە استراتیژیترین پرۆژەکانی پایتەختی هەرێمی کوردستان ناوی دەهێنرا بەڵام هاوشێوەی پرۆژەکانی دیکە بەشێکی ئەو پرۆژەیە بە تەواو نەکراوی بەجێ هەڵدراوە شەقامەکە لە کۆی 70 کیلۆمەتر تەنها ئەو بەشەی تەواوکراوە کە دەکەوێتە زۆنی زێڕینی شاری هەولێرەوە بەڵام بەشەکەی دیکەی کە دەکەوێتە گەڕەکە هەژار نشینەکانەوە بە تەواو نەکراوی ماوەتەوە وەکو قۆناغی یەکەم بە پێوی زانرا ئێستا ئەوانە جێبەجێ بکرێ بەس مانانی ئەوە لە پلاندانیە بەشەکەی تریشی دروست بکرێتن ئەوەیە قۆناغی سێم لە نێوان کەس نەزان و کۆیە لەگەر کەرکووک ڕەبد بکرێتەوە ئەوەش یەکە لە قۆناغەکانتر ئیشاڵە لە ئایندێکی تر دەست پێ دەکرێت بەخۆی دائما کە پرۆژە دروست دەکرێت کۆمەڵێک ڕێگەر هەیە بەس عادەتەن دائما ئەو پرۆژەکە دروست دەکرێت ئەمە دەبی ئەمانە هەموو ساف بکرێت ئەوەنجا پرۆژە دەست پێ بکرێتن تەواو نەکردنی ئەم شەقامە کاریگەری نەرێنی لەسەر دانیشتوانی گەڕەکە هەژارنشینەکان دروست کردووە بە پێچەوانەشەوە زۆنی زێڕین و شوێنی نیشتە زێبوونی سەرمایەدارەکانی زیاتر بوژاندۆتەوە ئەگەر بێت و ئەو بەشە تەواو بکرێتن لەوانەیە بتەمای دڵخۆشی لە بۆ ئەو خەڵکی سنووری کەس نەزان و ئەگەر بێت و بە تەمەشای سنوورە دەوڵەمەند نشینەکان بکەی احتیمامی زیاتری پێدەدرێتن زووتر ئیشەکانی لێ ڕادەپەڕی و تەواو دەکرێت بەڵام هەرچی لێرکانەیە فەرمو بە چای خۆتان دەیبینن ئەو خۆڵ و خاشاک و تەواو نەکردنی ئەو شوێنانەی کە خەڵکی هەژار نشینی لێیە سیمایەکی ناشرنی با شارەکەمان بەخشیان بۆی هیوادارم هەوڵێەوە بدرێتن بە زووتری کات ئەو بەشەیمایە تەواو بکرێتن ئێواران کە ئەو خەڵکە دەگەڕێتەوە لۆ ماروی و لە شوێنە گشتەکان دێتەوە کاریگەرێکی خراپ لەسەر ئێرە دروست دەکاتن داوا لەلانی پەیوەندیدارەکەن ئەم ڕێگای ماوە تەواو بکات بۆ ئەوەی ئەم جەنجاڵی و قەرەباڵغی کە تا ئێستا لێرە دروست بووە ئەم قەرەباڵ و جەنجالیان نەمێنێت بەشێک لە پرۆژەکانی هەولێر هاوشێوەی شەقامی 150 مەتری بە تەواو نەکراوی ماونەتەوە ئەمەش نیگەرانی لای هاوڵاتیان دروست کردووە بەردی بناغی شەقامی 150 مەتری هەولێر لە کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستانەوە دانراوە سەرەڕای تێپەڕینی هەموو ماوە بەسەریدا کە خەریکە ئێستا کابینەی دەیەم پێک دێت بەڵام تەنها بەشێکی کەمی تەواو کراوە ئەمە شاستەنجی بۆ بەشێک لە هاوڵاتیان دروست کردووە ڕامان مستەفا کورسات نیوز هەولێر گرفتی هەناردەی بەرهەموو کاڵای بازرگانانی هەرێم بۆ ناوەڕاست و باشووری عێراق بەردەوامە سەرۆکی ژووری بازرگانی هەرێمەڵێت بە بیانووی جۆرا و جۆر مەرجی گومرگ و ڕێکاری و هەندێک گرفتی تر کێشە بۆ بازرگانانی هەرێم دروست دەکرێت ئەوش لەلایەن وەزارەتی بازرگانی عێراقەوە وتیشی وەفدی هەرێم چەندین جار لەو بارەوە گفتوگویان کرا لەگەڵ بەغدا بەڵام تا ئێستا چارەسەر نەکراوە
ناونەوە بەداخەوە حکوومەتی بەغدا لە ڕێی گومرگ و هەندێک بڕیاری وەزارەتی پیشەسازی و ئەوانە ینی تەنگەژە یاخود بڵێم گرفت بۆ بازرگانان و پیشەسازانی هەرێمی کوردستان دروست دەکا ئێمە لە گفتوگۆدا بەردەوام دەبین و هیواخوازین کە بتوانین وەکو ژووری بازرگانی و پیشسازی لەگەڵ یەکێتی پیشسازانی عێراق بگەینە ئەنجامێک کە بەلایانی کەم بەشێکی ئەو گیر و گرفتانەی کە هەیە ئێمە بتوانین چارەسەریان بکەین. ئالێرە باسێکی خێرای دراوەکانتان بۆ کەم لە بازارەکانی هەرێمی کوردستان و عێراق ئەمڕۆ دینار بەرامبەر بە دۆلار زیاتر بەرز بووە گەیشتەوە 443 بەڵام بازار بە 143 تا هەستێک لە هەولێر و سلێمانی و بەغداد بە تێکرا داخرا $100 143,000 دینار بەگشتی لە 142,750 بۆ 143,250 مامەڵی کڕین و فرۆشتنی پێوەکرێت سەبارەت بە دینار جۆرە ترسێکی وای گەورەی لەسەر نییە هەندێ پێشاتی نوێ هەیە لێک تێگەشتنی باشێنا بانکی ناوەندی وەزارەتی گەنجینەی ئەمریکا هەیە بڕیارە هەندێک لە بانکانی عێراق بە دۆلار پارەدار بکرێن 4 بانکی دیکە بۆ سیستەمی حواڵەی عێراق زیاد دەکرێت و هەروەها سەبارەت بە سزادانی بانکی عێراقیان جێگرەوەیان بۆ دیاریکراوە سەبارەت بە پاوەند 100 پاوەند 148,750 دینارە 100 یۆرۆش 164,800 دینارە سەبارەت بە تمەن ئەمڕۆ تۆزێک جێگیر بوو بەرزنسبێکی زۆر کەمی هەبوو $100 9,850,000 تمەن لە 4 ملیۆن مامەڵی پێوەکرێ لیرەی سووریش ئەمڕۆ داوەزیەوە دوایەوەی دوێن و پێرێک کەمێک بەرزبوونی بە خۆبینی بوو 1,126,500 دینارە و هەروەها 100 لیری تورکیش 3,500 دینار ئەمە بابەتی دراوەکانە کە تمەن ئەگەری داوەزینێ لایەندا دیناریش زۆر مەترسێکی وای گەورەی سەرنی ئەگەر بێت و کێشێکی گەورە و گرفتێکی گەورەی سیاسی و ئەمنی لە عێراق ڕوونەیە جا ئێستا چی هەیە؟ فستیڤاڵی دەواازەی سلێمانی هەیە لەکوێ لە هەواری شار چەندەم ڕۆژە ئەخیر ڕۆژە بە هەزاران کەس ئەم شۆچن بۆیەوە چالاکی جۆراوجۆر و جیاوازیشی تایە لەگەڵ هێمن کەمال پامنیری کورسات نیوز قساکەم لەوەیە هێمن سڵاو لێ بە باردۆخی فستیڤاڵ چۆنە ئەخیر ڕۆژە جۆش و خرۆش خەڵک چۆنە ئەو کەسانی لەوێ ئیشەکەن چی لێیە ئەگەر خەڵک بێت چییە خوا چی بکات چالاکی چی تیاکرێ بەڵێ بیلال سڵاو لێ و سڵاو لە بینەران دیارە ئەمڕۆ کۆتا ڕۆژی دووەمین فستیڤاڵی دەواازەی سلێمانی کە بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات بەڕێوە دەچێت دەزانین ئەمڕۆ هەشتم ڕۆژێتی پلانەکەش بەو جۆرە بوو کە 8 ڕۆژ بەردەوام بێ لێرە نزیکەی 90 شوێنی کار و کۆمپانیا هەم ناوخۆی و دەرەوەتیدا بەشدار بوون و چەندین گەز لێرە دەرفەتی کاریان بۆ ڕەخساوی دیارە ئێوارانی تر توانین بڵێن دوای سەعات چوارەوەی وردە وردە خەڵکی دێتە فستیڤاڵ و چکە لێرە چەندین جۆر خواردن و خواردنەوەی لێوە ئیشی دەستی لێەوە کۆمپانیای جیاوازی لێواتە فستیڤاڵەکە هەمە چەشنەیە وە ژمارەی زۆر لە گەشتیاران هەم لە دەرەوەی سلێمانی هەم لە شاری سلێمانی هاوکەتە گەشتیان لە ناوچەکەی ڕاستخواری عێراقیان ڕۆژانە ڕوو دەکەن ئێرە من بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە و ئامارەکان بەگشتی وە کۆتا ڕۆژی دەچمە لای کاکژیار کە ئەم سەرپەرشتیار و هەم ڕێخەری فستیڤاڵ بۆی قسەمان بۆ هێمن پێچێ کێشەیەک لە بابەتی دەنگا هەبوو بێ دەنگێکی بەباشی ناگات ئێمە ئەوە دووەمین فستیڤاڵی دەواازەیە کە لە پارکیواری شار بەڕێوەچی ئەمڕۆ هەشتمین ڕۆژە و کۆتا ڕۆژە چەندی چالاکی هونەری و جۆراوجۆری تیا بەڕێوەچێ بەدیان ڕێستۆرانت و کافتێوەتیا بەشدارن کە بێگومان ئەم ڕێستۆرانتانە خواردنی کوردی و بیانی و فاسفود و ئەم جۆرە جیاوازانن واروە لە بواری پزیشکی و تەندروستی شاشوێنی لێیە بۆ بابەتی پێست و بابەتی تەندروستی نووسیگەی خانوبەرەی لێیە و چالاکی جۆرا و جۆریشی لێیە بۆ مناڵان کاتوان لێ کاتێکی باش بەسەربەرن و شوێنی فستیڤالەکەش زۆر تایبەتە ئەمجارە وەکو فستیڤالەکانی ترنی لە شوێنێکی زۆر فراوان و تایبەتی پارکی هەواری شار بەڕێواچێ و شوێنەکەشی ئاسانە بۆ دۆزنەوەی هێمن جایکتر وەرەگرینەوە هێمن دەنگی باش ناهاو لە میوانەکە تا بووی ئیتر بزانین زانیاریەکان چێ لای ئەو فەرموو وابزانم
دەنگەکە باش نایە بەس خۆم بۆم باسکردن چی هەیە کاتی ئەوەیە ئێستا ئیتر خۆت پێچیتەوە بڕۆی بۆ ئەوێ نانی خۆش بخۆیت و چای خۆش و قاوەی خۆش و شیرینی زۆر تایبەتیشی لێ کاتوانی کاتێک خۆش بەسەربەری جا ئەمڕۆ لە کاتی ئابووری باسی موچە و پەیوەندی عێراق و ئاڵتون و زی و دۆلار و یۆرۆ و باسی خانوبەرشمان کرد لە کەرکووک و باسی فستیڤالەکەشمان کرد وازام شتێکی ئابووری نەماوە باسی نەکەین باسی داتاکانی ئەمریکاشمان کرد بۆ هیواییکە ئابوورێکی زۆر باشتانە بێت.